ئاگداری خۆبە بە ڕەژوو بیت و بەیەکە لەو دوو تاوانەوە بە تەمای ڕەیان بی لەچی لێ نایە لەسەر حەوزە بڕی بە جەهەنەم. باشە بێت چەند کەسە بێتە خزمەتکاری تاغوتەکان بێ بڕۆ بخوا بە ڕۆژ یا خەریکی بیدع و گومڕایی بێ لەلاشە بڕۆ بخوا بە ڕۆژش حەوضی کەوسەر دوو کەس لێی مەحرومە. یەکێکیان مشریکێکە و پشتیوانەکەی، ئەوی کەشیان مبتەدیعێکە و شوێن کەوتەکەی. ئەو دوو کەسە لە حەوضی کەوسەر مەحرومن، لێی ناخۆن. باشە طبعا یەکێ لە دەرگاکانی بەهەشتیە ڕەیان، دەرگای ڕۆژەوانەکانەوە، و ڕەیان یعنی دەرگای کەسانی کە لەوێ تێر ئاوەکرێن لە ئاوی بەهەشت و لە ئاوی کەوسەر وانەی. دە ئینسان هەیە بە ڕۆژوە بێ قەرارە خۆی لەو دەرگایە بچێتە ژوورەوە، هیچی لێی مەحرومە بێ بە یەکێ لەو دوو تاوان، یاخود کافر و ملهور و ظالمێکی سەرخستەوە پشتیوانی کردو، یاخود شوێن مبتەدیع و گومڕا سەر لێ شێواوێ کەوتووە کە هەردووکی نەسی فەرمودەی لەسەرە ستكون أمراء لا يهتدون بهدي ولا يستنون بسنتي من دخل عليهم فصدقهم بكذبهم وأعانهم على ظلمهم فأولئك ليسوا مني ولست منهم ولا يريدون علي الحوض. كما لك أربع دين حكم تعنكا بقرآننا بسنتنا بشتكنا هموي بلكو بهوا رزي خوان ياخذ هي يهود ونصارى جاء فالمهر كسي بتشيت اللايا درو كان يان بجراس كاتو ويارمتيان بالا ظلم كان يانا من بريم دوان او هنيش بريم دمن وناتسر حوضكم. باشا دايش فرمي كانت كامل لسر حوضكم متشاورة مي وبين اوتان بمي كومالك دين من الناس مو بشوينواري دزنيو جكانا كاوانا لو متي من غرا محجلين دموچاو دستو پیانە درەوشێتەوە ئەبینم مەلایکە لەسەر حەوضەکەم پەلاماریانیان بیان بن، منی ژەڵێم ئەوانە لە ئومەتەکەی منن بۆ کوێیانە بن، پێم ئەڵێن ئینەکە لا تەدری ما ئەحدەثوا بەعدەک، تۆ نازانی ئەمانە چ گومڕایی و داهێنانێکیان کردو دوای تۆ چ مبتەدیعێ بوون باشوین دەستنوێژیانێ. ئەفەرمێ ئەنجا ئەیان بەن و منی ژەڵێم سحقا بیان بن من بەریم لەمانە من ئەمانە منە كريستيان السنتي من تيغوان وأقداري خوبة برجو بيتو بيكا لو دو تاوانو بتماي ريان بي التي لنا إلى سر حوزة بري بجهنم. باشا بيتشان كذا بيسا خزمة كاري طاهو تقان بيبرو دخوا برجو يا خريكي بدعوكم رأي بلا لا شغل دخوا برجوش